جوانترین و گەرموگەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردەری چەند هەواڵ. چالاکی تەبلیغی لە ئەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران بە بۆنەی سیویەکی جۆزەردان، ناڕزایەتی خەڵکی شارۆچکەی نەنەڵەی سنە لە ئاز قەتعی ئینتەرنێت، تێرۆرکردنی سەرۆکی تازیراتی حکوومەتی ڕژیم لە پاوە، سووتاندنی بەردەوامی دارستانەکان لە دێهلۆران، ناڕوونی چارەنووسی موحسێن ڕەسوڵزادە لە کردوخانەی ناوەندە ئەمنیەتیەکان، داواکاری لێبوردنی نێونەتەوەیی بۆ ئازادی ڕەزا شەهابی، خۆپیشاندانی خەڵکی فەرەنسا دژ بە فاشیزم و ڕێپێوانی 100,000 کەسی ژنان لە سویس. درێژێ هەواڵەکان. چالاکی تەبلیغی لە ئەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران بە بۆنەی سیویەکی جۆزەردان. بەپێی هەواڵی گەیشتۆ ڕۆژی شەممە 26 جۆزەردان، کۆمەڵێک لە ئەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران لە شارۆچکەی کانی دیناری مەریوان بە بۆنەی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە چالاکی تەبلیغاتیان ئەنجامدا. بەپێی راپۆرتە لە ئەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران لە شەقامی مەلا باقر و فەڵەکەی ئەسلی شارۆچکەی کانی دینەر دەیان تراکتیان بە دروشمەکانی بژی سۆسیالیزم، بژی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران، هەروەها بژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بڵاو کردەوە. بەشداربوونی ئەو چالاکیە سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیان لە بنەماڵەی هەموو گیان بەخکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری پیرۆزبایی کرد. ناڕزایەتی خەڵکی شارۆچکەی نەناڵەی سنە لە ئاز بڕانی ئینتەرنێت. ڕۆژی هەینی 25 جۆزەردان دانیشتوانی شارۆچکەی نەناڵەی سنە لە ئاز بڕانی بەردەوامی ئینتەرنێت ناڕزایەتیان دەربڕی. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ، قەتعی بەردەوامی ئینتەرنێت کێشێکی زۆری بۆ کاسبکاران، نانەوەخانەکان، دوکانداران و خەڵکی ئاسایی دروست کردووە. بەوتەی دانیشتوانی شارۆچکەی نەناڵە چەند جار دەنگی ناڕزایەتی خۆیان گەیاندووەتە ناوەندە پەیوەندیدارەکان، بەڵام هیچ وەڵامێکیان وەرنەگرتووە. تێرۆرکردنی سەرۆکی تەعزیراتی حکوومەتی ڕژیم لە پاوە. بەیانی ڕۆژی شەممە 26 جۆزەردان، سەرۆکی ئیدارەی تەعزیراتی حکوومەتی کۆماری ئیسلامی لە شاری پاوە لەلایەن کەسانی نەناسراوەوە لە کرماشان تێرۆرکرا. بەپێی زانیاریەکان، حامد تۆرکاشوەند، سەرۆکی تەعزیراتی حکوومەتی شاری پاوە بە هۆکارێکی نادیار لەلایەن کەسانی نەناسراوەوە لە دەوروبەری ماڵەکەی لە کرماشان تێرۆرکراوە. شایانی باسە کە وردەکاری زۆرتری ئەو ڕووداوە لە میدیاکاندا بڵاو نەکراوەتەوە. سووتاندنی بەردەوامی دارستانەکان لە دێهلۆران. ماوەی 2 ڕۆژە مێرگ و دارستانەکانی شارستانی دێهلۆرانی سەر بە پارێزگای ئیلام لە ئاگردا دەسووتێت و هەوڵی ژینگە پارێزان بۆ دامرکانەوەی ئاگرەکە ئاکامێکی نەبووە. بەوتەی هاوڵاتیان 2 ڕۆژە ڕووبەرێکی زۆر لە دارستانەکانی شارستانی دێهلۆران ئاگری گرتەوە و هێشتا ناوەندە حکوومەتیەکان فڕۆکەی ئاگرکوژێنەوە و ئیمکاناتی پێویست بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەیان دابین نەکردووە. ژینگە پارێزانی دێهلۆران داوا لە خەڵکی خۆبەخش و ژینگە دۆستانی شارەکانی دیکەی پارێزگای ئیلام دەکەن بچن بە هانایەنەوە. ناڕوونی چارەنووسی موحسێن ڕەسوڵزادە لە کردوخانەی ناوەندە ئەمنیەتیەکان. چارەنووسی موحسێن ڕەسوڵزادە شارەمەندی خەڵکی بۆکان پاش تێپەڕینی زیاتر لە 2 مانگ بەسەر کاتی ڕەفاندنی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بە ناڕوونی ماوەتەوە. موحسێن ڕەسوڵزادە ڕۆژی یەکشەممە 12 خاکەلێوەی 1403 لە هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەر ماڵەکەی لە شاری بۆکان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. ناوبراو لە ماوەی 6 مانگی ڕابردوودا 2 جار دەست بەسەر کراوە و هێشتا هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ڕوون نەکراوەتەوە. بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. هێرشی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بۆ سەر بنەماڵەیەکی بەلووج لە زاهیدان. ڕۆژی پێنجشەممە 24 جۆزەردان، هێزە سەرکوتگەرەکانی جێگیر لە بازگەی پشکنینی گەڕەکی ترمیناڵ لە زاهیدان هێرشیان کرد سەر بنەماڵەیەکی بەلووچ و پیاوی بنەماڵەکەیان لە پێش چاوی خێزانەکەی ئەشکەنجە و ئازاردا. بەپێی راپۆرتی حالڤەش، ئەو شارۆمەندە بەلوچە لە ئاز بێڕێزی و هەڵسوکەوتی هێزەکانی حکوومەت ناڕزایەتی دەربڕیوە و مامورەکانی ڕژیم بە قۆنداخی چەک و لە پێشچاوی هاوژین و منداڵەکانی لێیانداوە. جێگەی ئاماژەیە کە کانونی مافی مرۆڤی ئێران ڕۆژی ڕابردوو لە راپۆرتێکدا ڕایگەیاند کە لە ماوەی 1 هەفتەی ڕابردوودا 3078 شارۆمەندی بەلوچ
لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. گیان لە دەستانی سوختبەرێکی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە میناب. ڕۆژی هەینی 25 جۆزەردان هێزەکانی ڕژیم لە شاری مینابی سەر بە پارێزگای هورمۆزگان ئۆتۆمبیلێکی نەیسانیان دایە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا سوختبەرێکگیانی لەدەستا. بەپێی راپۆرتی حالڤەش هێزەکانی یەگانی ئیمدادی ڕژیم لە شاری میناب ڕاستەوخۆ تەقەیان لە وانتێکی نەیسان کردووە لە حاڵێکدا هیچ بارێکی پێ نەبووە. لە ئەنجامی ئەو تەقەکردنەدا سوختبەرێکی تەمەن 37 ساڵ بە ناوی فەیزوڵڵا ئیخلاسی گیانی لەدەستاوە. گواستنەوەی دوو هونەرمەندی دژبەری ڕژیم بۆ زیندانی شیراز. ڕۆژی هەینی 25 جۆزەردان وەفا ئەحمەدپور و دانیال مقەدەم دوو هونەرمەندی بواری ڕەپی دژبەری ڕژیم لە گرتوخانەی دەسەڵاتی شیرازەوە بۆ زیندانی عادلاباد ڕاگوێزران. وەفا ئەحمەدپور و دانیال مقەدەم ڕۆژی 20 گوڵانی 1403 پاش بڵاوکردنەوەی کلیپێک بە ناوی ئامادە باش لەلایەن دارایی دەسەڵاتەوە دەست بەسەر کران. وەفا ئەحمەدپور 17 ساڵ پێشینەی کاری لە بواری موزیکدا هەیە و ڕێبەندانی ساڵی ڕابردوو بە دانانی وەسیقا لە زیندانی ئێڤین ئازاد کراو بوو. ناوبراو بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. داواکاری لێبوردنی نێونەتەوەیی بۆ ئازادی ڕەزا شەهابی. ڕۆژی هەینی 25 جۆزەردان ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی وێڕای ئاماژەدان بە چالاکیە سنفیەکانی ڕەزا شەهابی ئەندامی سەندیکای کرێکارانی شرکەت واحدی تاران دەست بەسەرکردنی نایاسایی ئەو چالاکە کرێکاریەی بە توندی شەرمەزار کرد و خوازیاری ئازادی بێشئەرت و مەرجی ناوبراو بوو. ڕۆژی 19 جۆزەردان ڕەزا شەهابی بەهۆی سڕبوونی لاق و دەستی بۆ ناوەندە دەرمانیەکان گوازرایەوە. ئەو چالاکە کرێکاریە 2 ساڵ لەوە بەر بە بیانووی چالاکی سنفی بە 6 ساڵ زیندان و 2 ساڵ دوورخرانەوە مەحکوم کرا. ناوبراو لە نێوان ساڵەکانی 89 بۆ 96 هەتاویش بۆ ماوەی 7 ساڵ زیندانی کرابوو. سەرکوتی خۆپیشاندەران لەلایەن پۆلیسی ئەرژانتین. ڕۆژی هەینی 25 جۆزەردان خەڵکی ئەرژانتین بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە دەوڵەتی خاوێر میلی سەرۆکۆماری ئەو وڵاتە ڕژانە سەر شەقام و لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕ هاتن. ڕۆژی پێنجشەممە پارلەمانی ئەرژانتین گەڵاڵای پێدانی اختیاراتی زۆرتری بە خاوێر میلی پەسەند کرد و ناڕزایەتی بەرینی خەڵکی لێکەوتەوە. ناڕازیان بە ئاگردانی لاستیک شەقامەکانی بۆینس ئایرسیان داخست و هێزەکانی پۆلیس بە فیشەکی پلاستیکی و گازی فرمێسکێش ڕوبەڕووی خۆپیشاندەران بوونەوە. لە 6 مانگی ڕابردوودا خاوێر میلی نەیتوانیوە هیچ یاسایەکی نوێ پەسەند بکات، بەڵام کۆمەڵی گۆڕانکاری ئابووری دەست پێکرۆ و چەند ناوەندی دەوڵەتی هەڵوەشاندوێتەوە کە ناڕەزایەتی بەرینی خەڵکی لێکەوتوێتەوە. خۆپیشاندانی خەڵکی فەرەنسا دژ بە فاشیزم. ڕۆژی هەینی 25 جۆزەردان دژبەرانی فاشیزم لە شاری لێڤێنی فەرەنسا بۆ جارێکی دیکە ڕژانە سەر شەقام و لەگەڵ هێزەکانی پۆلیس تێکەڵچوون. خۆپیشاندەرانی فەرەنسەوی لە ئاست هەڵوەشاندنەوەی پارلەمانی ئەو وڵاتە ناڕازین و دەڵێن ڕێگە نادەن فاشیزم لەو وڵاتە دەسەڵات بەدەستەوە بگرێت و ئازادیەکانیان زەوت بکات. لە ڕۆژانی ڕابردوودا گروپە ڕاستگەرەکان لە هەڵبژاردننی پارلەمانی یەکێتی ئەوروپا زۆرترین کورسیان بەدەستهێنا و ئێمانوێل ماکرۆن ناچار بە هەڵوەشاندنەوەی پارلەمان و ڕاگەیاندنی هەڵبژاردننی پێشوەختە بوو. دوهەوامان سەبارەتە بە ڕێپێوانی 100,000 کەسی ژنان لە سویس. ڕۆژی هەینی 25 جۆزەردان 100,000 ژن لە شارەکانی بێرن، لۆزان، ژنێڤ، دێلمۆنت، نوشاتل و فرایبۆرگ لە چوارچێوەی مانگرتنی ژنانی فێمینیست ڕژانە سەر شەقام و دژ بە جیاوازی ڕەگەزی ڕێپێوانیان کرد. ژنانی بەشدار لەو ڕێپێوانە بە بڕیاری اتحادیەی کرێکاران و ڕێکخراوەکانی چالاک لە بواری مافی ژنان ئەو چالاکیە سەرانسەریەیان بەڕێوە برد و خوازیاری حەقدەستی بەرابەر، خانشینی گۆنجاو و لەنانی جیاوازی بەرەنگاربوونەوە لەگەڵ توندوتیژی و کولتوری پیا و سالاری بوون. ناڕازیان هەروەها دژایەتی خۆیان لەگەڵ شەڕ لە سەرانسەری جیهان نیشاندا و دروشمی ژنان شەڕیان ناوێتیان بەرز کردەوە. بینەرانی خۆشەویست، سەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد بن.